تا ئێستا لە سنووری پارێزگای هەڵەبجە کارگەی ڕیسایکلین تایبەت بە بەکارهێنانەوەی خاشاک و زەبڵ و شوشە و کەلوپەلی بەکارهاتوو بوونی نییە. ڕۆژانەش ئەو پاشما و خاشاک و زبڵەی کۆ دەکرێتەوە ژێرخاک دەکرێت، ناتوانرێت سوودی لێ ببینرێت. بەپێی ئامارێک لە ماوەی یەک ڕۆژدا لە سنووری پارێزگای هەڵەبجە زیاتر لە 80 تەن خاشاک و زبڵ بە پێگاتە جیاوازەکانەوە کۆ دەکرێتەوە یان دەسووتێنرێت یان دەکرێت بەژێر خۆڵەوە. لە سەدا 67 ئەو پاشما و زبڵ و خاشاکە لە ناو شاری هەڵەبجە هەڵدەگیرێتەوە. ئەم ڕێژە خاشاکە لە وڵاتێکی ترا ئیسفادێکی باشی لێ بکرێت بێتە سەرچاوێکی باشی داهات و بژێیی بۆ خەڵک کە هەر بە پێ و داتانی کە لە ڕژی خاشاکەکە هەیە ڕەنگە بتوانێت ئیسفادێکی باشی لێ بکرێت. جۆری ئەو پێگاتانەی کە هەڵدەگیرێتەوە لە خاشاکی سنوورەکە پێک دێت لە خواردەمەنی ئۆرگانی بە ڕێژەی لە سەدا 56 و کاغەز و مخەبات لە سەدا 9 و کانزال لە سەدا 4 و شوشە لە سەدا 2 قماش لە سەدا 4 و نایلۆن لە سەدا 12 و تەختەش لە سەدا 1 و جۆرەکانی دیکەش لە سەدا 2 کە کۆکردنەوەی ئەو جۆرە پێگاتانە دەتوانرێت دووبارە سوودیان لێوەربگیرێتەوە و ببێت بە سەرچاوەیەکی بەدەستخستنی داهات. ئێمە بێت لە ڕاستیە لە مەرحەلەکانی کەشەوە دەست پێ بکەین، تەنها مەرحەلە حساب نییە ئێمە بۆ ڕیسایکڵ بکەین. ڕیسایکڵ تا ئێسش لە سلێمانیشان نییە، تا ئێسش لە هەولێریشا بەو شکڵە نییە کە گونجاو بێ. لە کوردستانە ئەم بوارە تازەیە و کۆمپانیاکانیش ترسێکیان هەیە لەوەی کە نەجاحەت نێنێ، بەڵام ئەو کۆمپانیای کە باسم کرد کاتوواڵێ من شەریکاتم لە دەرەوە هەیە، ئامادەم کە بیکەم و ئەو ڕیسکە بکەم کە بێم ئەم پرۆژەی ئەنجام بدەم لە هەڵەبجە. ڕێژەی فرێدان و کۆکردنەوەی خاشاک و خواردەمەنی لە سنووری پارێزگای هەڵەبجە لەلایەن هاوڵاتیانەوە ئاستی ستانداردی جیهانی تێپەڕاندووە بە شێوەیەک لە یەک ڕۆژدا 80 تەن زبڵ و خاشاک کۆ دەکرێتەوە. لە هەرێمی کوردستانیش تا ئێستا کارگەیەکی پێشکەوتوو بۆ بەکارهێنانەوەی مادە بەکارهاتووەکان نییە و ناتوانرێت سوود لەو پێگاتانە وەربگیرێتەوە کە بەکارهاتوون. ژمارەیەک وەبەرێنیش لە گفتوگۆدان لەگەڵ ستافی بەڕێوەبردنی پارێزگای هەڵەبجە بۆ دامەزراندن و هێنانی کارگەیەکی پێشکەوتوو بە مەبەستی بەکارهێنانە و سوود لێوەرگرتنەوەی ئەو مادانە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.